بێمە لای تافگەخان باش. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێ بەڵێ تافگەخان گەر وەڵامی پرسیارەکان بێتەوە. بەڵێ بەڕاستی من لە سەرەتا لەوە دەست پێەکەم ئەو هەیەکێک لە میوانە بەڕێزەکان ئاماژەی بەوە کرد کە لە هەولێر میراثگیری حیزبی بەعەس حکومەکە من بەڕێزم زۆر بەڕاشکاوی ئاڵێم من لەسەر ئەو لیستەدانراوم کە جەنابەت بە میراثگیری حیزبی بەعسی دانیەوە بە ئێستا هاتوومە تێرە زۆر بەڕاشکاوانە کەم و کورتەکان دیاری ئەەکەم وە خاڵ لەسەر کەم و کورتیەکان و پەنجە لەسەر کەم و کورتیەکاندا ئەنێم ئەوە پێشم خۆش نییە لەبەرەوەی کە تەوەرەکە مافی مرۆڤ هەر کەس ئازادە کە چی بڵێ بەڵام بەو شێوە مطلقەنێ کە جەنابەت باسی ئەەکەیت لەسەر ئەوەی کە دەستەکەمان ناچالاکە بە حقیقت ئێمە خۆمان وەکو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ لەسەر هەموو لەگەڵ هەموو ئەو 370 فەرمانبەری کە جەنابتان ئاماژەتان پێەیە گیرۆدەی دەستی جێبەجێ نەکردنی ئەم یاساین بەڕاستی ئێمە هەڵوێستمان چی بووە تا ئێستا بەڕاستی چەندین جار بە شێوەی یادداشت بە شێوەی داواکاری زارەکی لەگەڵ جەنابی سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم داوامان خستۆتە ڕوو ئەوە نەبێت کە ئێمە بێدەنگ بووین چەند جار لە ڕێگەی میدیاکانەوە ئێمە هەوڵی ئەوەمان داوە کە بەڕاستی دەنگی ئێمە بکاتە لایانی پەیوەندیدار بۆ ئەوەی کە چیتر ئێمە ڕوبەڕووی ئەو ڕەخنانە ئەو کەم و ئەو گلەیانە نەبینەوە کە وەکو ئێستا کە زۆرترین گلەیی و گفتوگۆ ئاڕاستی ئێمە کرا بێ هەڵوێز نەبووین بەڵام تا ئێستا بەداخەوە هۆکارێکی فەرمەیمان وەرنەگرتووە و کارەساتەکەش لێەوە دەست پێکا کە ئێمە لەگەڵ هەر لایەنێک باسی ئەو کێشەیە ئەەکەین ئەوان هاوکۆک هاوڕان لەگەڵ ئێمە بۆ ئەوەی کە ئەم دەستێ بە زووترین کارە بکرێت و سەرۆکێک بۆ سەرۆکاتیکردنی دابنرێ سەبارەت بۆەوەی کە 370 کارمەند زۆر نییە بەڕێزم من بەڕاستی ئەگەر بودجەی وەزارەتەکان تەماشا بکەین ئەبینین کە کەمترین بودجەش بۆ مافی مرۆڤ داناوە بۆ پێی کە ژمارەیەکی زۆر کەم لە کارمەندی هەیە ئێمە بەڕاستی سنووری کارکردنمان لە زاخۆ هەتاوەکو خانەقینە بۆ پێی کە دە بەڕێوەبەرایەتی و دوونسینگەمان هەیە بێژگە لە ئۆفیسی سەرەکی کە لە پارێزگای هەولێرە ئەم 370 کارمەندە لایەنە ئیدارەکەشی وە نەبێت تەنها لەسەر دۆسیەی مافی مرۆڤ لەسەر سێکتەری مافی مرۆڤ ئیش بکەن لە فەرمانبەری کارگەڕیشمان هەیە کە بەوانی شۆ 370 کارمەندە لەسەر ئەوەی کە لەسەر هەڵبژاردننی پارێزگاکان ئێمە بەڕاستی هەڵبژاردننی پارێزگاکان ئەمە ڕەبتە بە ئەنجامدانی سەرژمێری گشتیوەرۆک و جەنابیشتان ئاگادارن بەڕاستی چەند جارێک لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە ئەم بابەتە دواخراوە ئێمە چەندین جار سەرۆکاتی بڵین هەرێمی کوردستان و چەندین جار لایانی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان داوای ئەوەی کردو کە سەرژمێری گشتی ئەنجام بدرێ بەڵام تاوەکو ئێستا ئەم سەرژمێری گشتی ئەنجام نەدراوە بۆیە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان پێوەستە بە ئەنجامدانی ئەو کارەوە سەبارەت بەوەی کە بەڕێبەرایەتەکەمان بۆ ڕازاندەوە یاخود وەکو کەڤەرێکە بۆ حکوومەت یا بۆ تۆمارکردنی پێشەرگارەکانە بەڕێزە من بە زۆر بەڕاشکاوی ئەڵێم بەڕاستی لەگەڵ ئەوەی کە ئەمەش هەر وەڵامی یەکێک لە پرسیارەکان ئێمە چەند کابینەیەک حتا کاکە داناش ئاماژەی بەداخەوە ئێمە چەند کابینەیەک نەدامەزراوین ئێمە لە ساڵی 2002 وەزارەتی مافی مرۆڤ دامەزراوە لە کابینەی چوارەوە و ئەتوانم بڵێم لە ماوەی کارکردنی لە کابینەی چوارەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەستگایە تەنها کاری بۆ ئەوە کردووە بەڵگە و دۆکیومنت لەسەر ئەو تاوانانی کە دەرحەق بە گەلی کورد کراوە بۆ پێی کە پێشتر وەزارەتی شەیدان و ئەنفەرکراوەکان نەبووە ئەم وەزارەتی ئێمە لایانی پەیوەندیدار بوو بۆ ئەوەی کە ئەو بەڵگە و دۆکیومنتانە کۆ بکاتەوە تاوەکو پێشکەشی دادگای باڵای بکە لە حکوومەتی عێراق و تاوانباران بە سزای خۆیان بگەێنێ ئەمەش بە بەڕاشکاوی ئەڵم لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەت چونکە هەیەکێک لە ئەرەکە سەرەکیەکانی بەپێی یاساکەش هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بە مافەکانیان کاری سەرەکی لەسەر هۆشیارکردنەوە بوو ئێمە پلانمان وا بوو کە لە داهاتوودا بچینە سەر بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی چاوەڕوان کراوانەتر ئێمە بچینە سەر بابەتی چاودێریکردن و پاراستن و هۆشیارکردنەوە بەڵام بەداخەوە لەگەڵ ڕاگەانی کابینەی شەش کە ئەم وەزارەتە ڕوبەڕووی هەڵبەشانەوە بوو بوو بە دەستی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لەو پلانە هەتا ئێستا وەکو خۆیەتی و هیچ تەکانێکی بەرەو پێشەوە نایەوە سەبارەت بەوەی ئەو بەڕێزە لێرە ئەڵێم ماف چییە پێناسی ماف من ئەڵێم بەڕێزم کە تۆ لێرە هەر لە خۆت کە بووە بە ئازادە نەقساکە ئەمە خۆی مافێکە لە دەسێنانی مافێکە کە تۆڵی هیچ مافێک نییە ئێمە ڕجاءن باشتەکان بە نسبی وەرگین بە ڕێژەی وەربگرین بە شێوەیەکی مطلق نەچینە ناو بابەتەکان من زۆر جار لە کەناڵەکانی ڕاگەاندن کاتێک کە گوێم لێ هاوڵاتێک لە شارەگەیان لە شارۆچکێکیان لە لادیەکیان لە شوێنێکی دوورە دەست باسی ئەوە ئەکاڵێ من هیچم بۆ نەکراوە حکومەت هیچی بۆ نەکردم کە دەیاڵێ وڵا ئای بۆی ناوم کارەبای هەبە لام فلان بەس ئەگەر ئەمە یانی شتەکان تۆ خۆی لە خۆیان شتەکان کێشەکان بچووک ئەکاتە سەر خۆمە ئێمە حەز ئەەکەین بەڕاستی زۆرترین خزمەت پێشکەشی هاوڵاتیانی ئێمە بکرێ باشترین خزمەت پێشکەشی میلەتەکەی ئێمە بکرێت کە بەڕاستی میلەتێکی قوربانی دەنی ئەم شتانەی کە ئێمڕۆ بەدەست هاتون بە ئاسانی بەدەست نەهاتون بۆیە
خۆی لە خۆتا کە تۆ لێرە بە ئازادی قساکەی هیچێک لە مافەکانی خۆتە بەدەستێناوە یادکەواتە ماف ئەوەیە کە تۆ ئەو شتانێک کە هەتە وەکو ئیمتیازاتێک وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک بەڵام بە یاسا ڕێک خراوە ئەمە مافە. پەرلەمان مەرجعیان حیزب بەڕێزم من تا ئێستا بەڕاستی زۆر ڕاشکاوی ئەڵم وەکو بەرپرسی و لێپرساویشم بەرامبەر بە قسەی خۆم وەکو بەرپرسی سەرەکی دۆسەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان وەکووتم کە بەڕاستی من لەسەر بڵین لایەنگری یاخود لەسەر حیزبێکی کە ئەمڕۆ دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان دانراوم بەڵام بەوەڵڵی هیچ کەناڵێکی حیزبی چ بە ڕاستەوخۆ یان بە ناڕاستەوخۆ دەستی نەخسەتەکارەکانی منەوە و منیش ڕێگەی ئەوم نەیەوە نەک حیزبەکەی خۆم نە هیچ حیزبێکی تر دەست بخاتە کارێکی منەوە لەبەر ئەوەی کە ئێمە بەرپرسی مافی مرۆڤین و زۆر بەڕاشکاوانەڵم لێپرساویشم بەرامبەر بە وتەکانی خۆم. ڕێکخراوی مافی مرۆڤ نازانم ئێمە چ پێشێلکاریەکمان کردو عەجەبا بەوەی کە ئێمە کۆمەڵێک فەرمانبەر ئەگەر داوای مافی خۆیان بکەن بڵێن داوای ئەوە بکەن کە یاسا جێبەجێ بکەن من بەداخەوە لێرە دیسانەوە ئەیگەڕێنمەوە بۆ پەرلەمانی کوردستان جگە لە ئەرکە سەرەکیەکەی کە دەرکردنی یاساکانە بەڵام دیوەکەی تری ئەرکی پەرلەمان چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکانە ئێمە بەداخەوە ئێمە ئێستا لە گفتوگۆ و ڕاگەڕینیان لەگەڵ پەرلەمانی کوردستان بۆچی پەرلەمان کاتێک کە وەزیرێک ناچێت بەدەنگ داواکاری هاوڵاتیانەوە کاتێک کە لافاوێک ئەبێ وەزیرێک بانگێش ئەکرێ بۆ پەرلەمانی کوردستان ئەی باشە پەرلەمانی کوردستان کە تۆ ئەڵی خەتاکە لە حکوومەتە ئەی باشە تۆ بۆ هیچ هەڵوێستێکن نەبوو ئەگەر ڕاستە و خەمساردیەکە لە پەرلەمانەوە نییە بە حەقیقەت چونکە ئەم یاسایە بە بەڕاشکاوی لە مادەی دووەم ئەڵەیە کە ئێمە سەر بە پەرلەمانی وەکو دەستە کەواتە ئەرکی سەرەکی ئەفۆم کە بەفریخان ئەرکی سەرەکی پەرلەمانی کوردستانە کە بە شوێن جێبەجێکردنی یاساکان بکە خۆ ئەگەر هەر کەسێک کەم تەرخەم بوو وەبزان پەرلەمانی کوردستان تەقسیری نەکردو کەم تەرخەم نەبووە لەوەی کە بانگهێشتی پەرلەمانی بکە. ئێمە بۆ سەردانی ئەم بەڕێزانەمان نەکردو وەکومان گرت و وەکو ئەوەی کە داوای مافی خۆیانەکەن داوای زیادکردنی موچەکەن بەڕاستی من دوور و نزیک ینی چاودێری و بە دوواداچوونی تەواوم کردو بۆ داواکارەکانیان بەڵام من هەر لەگەڵ قسەکەی سەردەشخانیش کە باسی ئەوەی کرد پێویست بوو لە توانای ئەم فەرمانبەرانە وەربگیرا و هەستانە لە ماوەی ئەو ماوەی کە ئەمان لە کار خراون بچن ڕوپەی مەیدانی ئەنجامدەن باشە من ئەڵم کاتێک کە فەرمانبەرێکی من لە بەڕێوەبەراتی مافی مرۆڤی سلێمانی کە ئەوێ بچێ سەردانی بەندیخانەیە بکە دەرئەکرێتە دەرەوە ئەڵە تۆ بەچ یاسایە کاتووی بەلای من بەچ حەقی کاتووی بەلای من کاتێک کە مدیرێکی من لەلایەن کارمەندێکی ناحکومیەوە لە سۆران ڕوبەڕووی ئیهانە و ڕوبەڕووی ئەوە ئەبێتەوە کە تۆ وەزارەتەکەت هەڵوەشاوە بۆچی یەتە لای ئێمە ئەمانە من بە چه حەقی بێم سەردانی ئێوە بکەم باشە من تەنها بێم بۆ سەردانی ئەو بکەن لەبەر ئەوەی کە بڵام چالاکیەکم لە ڕاگەاندن تۆمار کرد وەڵاهی من پێویستم بەوە نییە پێویستم بەوەیە کاتێک کە هاتم بۆ لای ئێوە بەڵێم ئێوە چیتانەوە بۆی من ئیشی لەسەر دۆسیەکەکەم بەڵام من ئێستا لە حاڵی حازرە ئێمە خۆمان کۆمەڵی کێشەمان هەیە بەهۆی کارانەکردنی دەستەکەمانەوە بۆیە بەڕاستی ئەگەر من گلەیەکەتانم قبوڵە بەس ئەمەش هۆکارەکەی کە من سەردانم نەکردن ئومێدم وایە کە لێمی قبولکەن و بە هەندی وەربگرن. بەڕاستی لەسەر داهاتی خاوەن پێداویستی دایبەت من پێم خۆش بوو لەم بەنامەی هەر نوێنەرێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ئامادە بووە چونکە ڕاستەوخۆ کارەکان پەیوەندی بەوانەوە پەیوەندی بە ئێمەشەوە هەیە بەو پێی کە مافی مرۆڤ لەداهاتوودا پەیوەندیان پێوەکەنی هیواداری نامادە بن. بەڵێ ئێمە بەڕاستی ینی مافی مرۆڤ ئەچێتە هەموو کون و کەلەبەرەکانی ژیانی هەر تاکێک لە کۆمەڵگای ئێمەوە ئێمە ئەو کاتە هاوکاریان ئەبێ بەڵام پێم خۆش بکە وەکوتم نوێنەرێکی وەزارەتی کار بۆی چونکە ماف بەخۆم نام لە جاتی ئەوان وەڵامی پرسیارەکان بەبوون بەتایبەت لە جێگەی جەنابی وەزیر کاک عەبدولسەلام بەرواری نەیهێشتووە کە بچم بۆ پەرلەمان من بە حەقیقەت ئەمە من نازانم من ماف بەخۆم نایم لە جێگەی کاک عەبدولسەلام بەرواری ئەوە پەرلەمانی کوردستانە و کاک عەبدولسەلام بەرواری بەرپرسی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لە پەرلەمان بە پەرلەمان ئەتوانێت ئەوە پەیامەکەتان گەشت و ئەوە پەیوەندی بە منەوە نییە. لە سوید و ئەوروپا سیستەمی سویدیانی ئێمە پێشەلکارەکانمان کۆپی پیست کرد بێ هەنابێتمان بۆ ئێرە بەڕێزە من ئەڵێم لە قیمەی وڵاتانی دنیا کاتێکە من چوم سەردانی ئەمە مبەڕین نێخوانە خواستە بڵێم وڵا ئەمە پاکانەیە کە بۆ ئەوەی کە ئێمە خۆمان لەسەر ئەو سیستەمە بڵێن خراپەکان کار بکەین بەڵام من خۆم چوومەتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە یەکێک لە دادگاکانی فیلادلفیا 35,000
حاڵەتی ڕاکردن لە سزا هەبوو ئەمە بەڕاستی وەکو نمونە باسی ئەەکەم من حەز ناکەم نمونە خراپەکانی ئێمە بچێتە وڵاتانی دەرەوە حەزەکەم نمونە باشەکانی ئێمە ئەزمونونەکەی کوردستان بچێتە دەرەوە باشە باسی لێ بکرێ بەڵام ئێمە هیچ شتێکی خراپمان لێوە کۆپیپێز نەکردو بهێنە ئێرە و پێشەرکاریش لە هەموو شوێنێکی دنیا هەیە وەکو وتم بوونی دەستگاکە لە خۆیدا دانپێدادانی حکومەتی هەرێمە بەو پێیکە پێشەرکاری هەیە وە سەبارەت بەوەی داڕشتنەوەی یاساکە خۆی پێشەرکاریە من نازانم یاسا چ ئەگەر کەم و کورتی هەیە ڕاستە بەڵام داڕشتنەوەی یاسا خۆی پێشەرکاری نییە ڕاستە لەوەیە کۆکم لەگەڵ تاگە بڵێن تێبینی و سەرنجەکان و لە کاتی داڕشتنەوەی یاساکەیە سوود لە ئەزمموی پراکتیکی ئێمە وەرنەگیراوە لە بوارەکەیە بۆیە ینی کۆمەڵێک کەم و کورتی هەیە لە یاساکە ئومێد دەکەم لە کاتی کاراکردین دەستەکە ئێمە کار لەسەر ئەو بکەین چۆن یاساکە هەموار بکەینەوە سەبارەت بەوەی سیاستی حکومەتی هەرێم بەڵێ بەڵام بەداخەوە ئێمە کە خۆمان گەیانێت ئەو حاڵەتی کە ئێستا هەندێک گلەیی ڕوبەڕووی ئێمە بکرێتەوە چونکە سیاستی گشتی حکومەتی هەرێم بەڕاستی بەوەیە تۆ کاتێکە یاساکان داڕێژیتەوە کاتێکە یاساکان هەموار ئەەکەیتەوە ئەمە خاڵی زۆر گرنگە بەڕێزان ئێمە کاتێکە ئەڵێن یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەرچووە ئەمە هەروە بە ئاسایی نەهاتۆتە دەست کاتێکە یاسای باری کەسێتی هەموار ئەکرێتەوە ئەمە ئەرکێکی ئاسانی یاسا دەردەکرێت بەڵام پەیڕە ناکرێت و جێبەجێ ناکرێت بەڵێ من ئاماژەم پێویستە پەرلەمانی کوردستان دیوەکەی تری ئەرکی خۆی کرد چاودێریکردین جێبەجێکردنی یاساکانە ئەبێ لە ئەستۆی بگرێ ئەوە ئێمەش بە هەماشەوە کاتێک کە کارە ئەکرێن ئەبێ یەکێک لە خاڵات لە ئەرکەکانمان ئەوەیە دقیقەیەکیش لە کاتی خۆت لاتداوە ببورە تەنها ئەوەیە کە ئێمە چاودێرێکی ڕقیب بڵێن ڕقیبێکی فعلی بین بەسەر کارەکانی حکومەت و جێبەجێکردنی یاساکانەوە بەڵێ پلانمان هەیە بۆ جێبەجێکردنی بۆ باشترکردنی ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان پلانی هەرێمی و پابندبوونی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی ئەو پلانە هەرێمە کە کاکە ئەڵێ لە سانەوەی جێبەجێ نەکراوە من ئەڵێم لە 175 زیاتر جێبەجێ کراوە بۆ پێیەکی ئێمە لایانی پەیوەندیداری جێبەجێکردن و چاودێریکردنی جێبەجێکردنی پلانەکەین لە 175 بەڕۆژووری جێبەجێ کراوە من ئەگەر دەرفەتە بوو دێمە وڵات چونکە کاتی میوانەکانی کاک دانا دێمە لای تۆ پرسیاری زۆر لێکرا بوو بۆی نەڵێ مافمان خۆراوە لە ڕاستیدا ینی چەمکێکەیە میشە ئامادەیە ویشە تام چەمکە نەبێتە کەلتور نەبێتە تربیەی مەدەنی لە ناو هاوڵاتیان ئەویش چەمکی مرۆڤ سالاریە ئێمە نابێ چاوەڕوانیشی گەورە لە هەر حیزب و دەستە و ڕێکخرا و ئەوەشی مەدەنی نامەدەنی بکەین کە بەڕاستی دۆخەکە چاوکاوە خەون ببینین بە ئایندەیەکی زۆر باشترەوە کە لەم قەیرانە دەربچین کۆمەڵی عنوانی زۆر سەرەکی هەیە لە ناو پێشێرکارەکانی مافی مرۆڤ هەمیشە بەلای ئەو ڕێکخراوەنەوە تەنانەت لە سەر سومعەی ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستانە ئێمایەکی داناوەیانی و مەترسیە لە سەر سومعی هەرێمی کوردستان کە بە خۆمان دەزانین هەرێمی کوردستان تەجربەیەکی تازەیەوە دۆستی زۆر کەمە دوژمنان و نارانی زۆرترە بۆیە ضرورە کە حکوومەتی هەرێم ئەم قسانە هەمووی دۆستانە وەربگرێ و بە پرسانی حکومی ئەمانە هەموو دۆستانە وەربگرن نەک وەکو نەیار وەکو کەسێکی دژ بە دۆستێکە سەروەری یاسا تا ئێستا لە هەرێمی کوردستانە وەکو چەمک من وەکو پارێزەرێکیش بەڕاستی و دووپات دەکەمەوە تا ئێستا وەکو خۆی نەچەسپاوە کۆمەڵە کەس هەیە داواکراون لەلایەن دەستگاکانەوە تا ئێستا ڕادەز ناکرێن لایەنێکی تری تایبەت بە ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسی هەموو ڕۆژە ڕۆژنامەنووسان قابلێوەن کە ڕوبەڕووی گرتن و ڕوبەڕووی موسەئالەی تند بکرێنەوە و هەڕەشان لێکرێ بە شێوەی ئەلکترۆنی بە شێوەی ڕسمی ڕەوشی گرتوخانەکان مامەڵە لەگەڵ بەڕاستی ئافرەت و خێزان و منداڵ لە هەرێمی کوردستانە ڕاپۆرتەکان پێمانەڵێن کە دۆخەکە بەڕاستی زۆر مەترسیدارە ئێمە کوژرانی یەک ئافرەت سوکایەتی بەرامبەر بە ئافرەتێ منداڵانێک کە ئیش دەکەن بەڕاستی کە نابێ ئەمان لەخوار تەمەنی یاساییان نییە بۆ ئیشکردن لە خوار 15 ساڵەوە مناڵانە بەردەوام بە شێوەیەکی تند لە بازاڕەکانە مامەڵاکرێن و ئیژەکرێن سێکتەرەکانی تەندروستی خوێندن پەروەردە ئەمانە هەر هەمووی لە هەرێمی کوردستانە ڕۆژانە قوربانیە خەنەوە ڕوودا ئەو کۆمەڵایەتەکان یعنی پێتان سەیرە لە هەرێمی کوردستانە ماڵ هەیە ئینسان هەیە لە هەرێمی کوردستانە چەکی قورسی هەیە بیکەیسی هەیە لە ماڵەوە یعنی ئەمانە وا دەکا کە بەڕاستی هەموو لە حزەیەک ئێمە قابلی ئەوەیە ڕوبەڕووی کێشێ بینەوە سەبار بە پرسیاری بەڕێزان ئێمە یەکێکە لە مافە سەرەتایەکانی ئینسان کە تەعبیر لە ئەوەی خۆی بکە ئینسان بۆ جا دەکرێتەوە لە مەخلوقەکانی تری خوای میهرەبان کە کەرامەتی هەیە و لەقەد کەڕەمنا بەنی ئادەم تەکریمەکەی جزئێکی بۆ زمانەکەی دەگەڕێتەوە کە دەتوانێت تعبیر لە ئیرادەی خۆی بکات تعبیر لەو بێداویستەکانی ڕۆژانەی خۆی بکات کاتێک ئێمە ئەم سنوورێکی گەورە
دیوارێکی کۆنکرێتی نێوانی دەسەڵات لەگەڵ هاوڵاتیان دروست دەکەین هەمیشەوە دروستە بێنی ئێمە خەون بە ئایندەی ترەوە بینن ئەوە لانی کەمی مافەکانە من حەز دەکەم دەسەڵات لێرە بیزانێ و خانمەڕێزانش کە نەرایەتی مؤسسات دەکەن چاک ئەو ڕاستێ بزان کە ئەمە لانی کەمی مافەکانەکە ئەو بەڕێزانە ئاماژەی پێکرد ئەگینا خەونە گەورەکان کە ئینسانی معاصر ئینسانی هاوچەر خەیبینێ هێشتا ئەو گەنجانە داوان نەکردووە یەکێکی تر لە طبعا هەڵوێستی ئێمە سەبار بم پێشەرکارێنە ئێمە جوزێکی شەکانمان دۆکۆمنتەکەین ئێمە چاودێریەکەین لە نزیکەوە و بەیان نامە بڵاوەکەین و مووقیف وەرەگرین و لە هەندێک کات شاس کاڵامان تۆمار کردەوە بەڵام هەندێک کێبێ مەخرەجی یاسایی بۆ بینینەوە بەڕاستی داکۆچی لێکردن و تەنازل لێنەکردنی جزئێکە لەوەی کە بەڕاستی بەدوایەوەی لایەنێکی تری ئەوەیە لە داڕشتنەوەی یاساکان ئەوکو بەڕێزێک پرسیاری کرد ئایا کێشە لێرە دروستکراوە باوەڕم وایە فەلسەفەی یاسادانان لە هەرێمی کوردستان خۆمە عنوانێکی زۆر جیاوازە لە بەرنامەکە بە ئاخارێکی خراپ تا ئاڕۆ ئەبێ تەواوی ئەو یاسانی لە هەرێمی کوردستان دەرچوون و ئێستاش دەرەچن لەژێر تیشی ئەو پرۆنسیپ و مەبادیانەی ئەو سیمادەی کە لە ناو جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤ هەموو وڵاتانی کە تەوقیعیان کردو لەسەر ئەو ڕێکەوتنامانە تەواوی یاساکانیان بەو شێوە هەموار دەکەنەوە کە بگونجێ لەگەڵ ئەو مەبادی ئەسەرێکیانە ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستاش هاوسەنگیەک نییە لە نێوانی لە داڕشتنی یاساکانە یاساکان بە پەلەپەل دەرەکرێ باوەڕم وایە فەلسەفەی پشتی یاساکان بەڕاستی فەلسەفەیەکی قوڵی خوێندنەوەی بابەتەکە نیە شێلانی سەرینەکەیە نەکسەری دەردەدار و نەخۆشەکە لە ئەنێکی ترەوەی ئۆپۆزیسیۆن تەقەلاکانی و بەڕاستی هەوڵەکانی چیە لەم بابەتانە باوەڕم وایە ئۆپۆزیسیۆن بۆی بۆ بە ئەنتی دەسەڵات کە گلەیی هەیە لە دۆخەکە و گلەیەکی جددی هەیە پێویستە لەسەری بوەسن سەبارەت بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە دیدارەکە یاخود ئەو کاکەی پرسیاری کرد پاسەوانەکانی ئەمیر سلوکێکی نامەدەنیانیان کردووە ئەوە چارەسەر کرا لە کاتی خۆی وەڵام درراوە سەردانەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی تەبعەن بە ئەتەکێت و بە کات و مناسبە و ئەوەی خۆیەتی کاتێک ئەبێ بە گلەیی کە سەردانەکە شتی پرۆتۆکۆلی و شتێک بێ کە تەنازولی لە مافێکی سیاسی گەورە تیابێگینا سەردانەکان بۆ خودی خۆی بەڕاستی کێشە نییە لایەنێکی تری ئەوەیە کە ئێمە هۆکاری چیە کە ئەم دۆخە بەردەوامن باوەڕم وایە هۆکارەکە چەند لایەنێکە ئەوەیە دەبێت دەسەڵات چاک لەمە تێبگات دۆستانە لەمە تێبگات ئیرادەیەکی جددی و مرۆڤ کا بە ڕقەمیەک هەتا مرۆڤی ئەم وڵاتە بە جیاواز لە ئینتیمای سیاسی و دینی و عەقیدەی و فکری و هەرچیەکەوە کە هەیەی چونکە خیتابە قورئانیەکان زیاتر لەگەڵ ئینسانە وإذا حكمتم بين الناس خوا نافەرمێ ئەگەر لە نێوان ئیمانداران یەک بە یەکسانیان فەرمێ لە بینی ئینسانەکانە تۆ ئینسانی خوا جل جلاله مافی ژیانی پێبەخشیوی تۆ کەواتە دروستە ینی بژیت لانی سەرەتایی مافەکان ئێمە ئەبێەوە تێبگەین کە دەسەڵات لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی پارەیەکی زۆر تەرخانەکە بۆ هەندێک لەو لایەنانی تر کە ئێستا دەوڵەتی معاصر پارە بۆم لایەنانە زۆر بەکەمی تەرخانەکە پارە دەکێشێتەوە لە وەزارەتەکانی دیفاع ئەیا بە سێکتەرەکانی تەندروستی چونکە حیمایی تەندروستی تۆ کاتێکە بنیادێکی ساختە بۆ عەقڵێکی باشتە بوو توانای داهێنانت هەیە توانای بەرگریکردنت هەیە بەڵام بە دیوێکی ترا ئێستا دۆخەکە زۆر بە نائارامی ڕۆ ئێمە خەون بەداهاتەوە بین ئەو هەوڵانەی لەو ماوەی 20 ساڵان راون هەمووی شانی باسکردن هەوڵی زۆر جدی دراوە خەمی زۆر گەورەیە چارەسەر کراوە بەڵام نیشانەیەوە نییە دۆخەکە تەواو لێ ڕازیبی بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆوە تا ئێستا ماونەتەوە ئیشکالی یاساییان هەیە ئیشکالی کۆمەڵاتیان بۆ دروست بووە ئیشکالی یعنی دەرونیان بۆ دروست بووە زۆرێکیان تووشی خەمۆکی و نەوەکانیان گەورە بن سلوکێکی عودوانیان بۆ دروست بووە من پێم سەیرە ینی دەسەڵات لە هەرێمی کوردستان حساب بۆ من ناکەن نەوەی ئەم ڕفێنراوانە نەوەی ئەم بێسەر و شوێنانان نەوەی ئەم ینی دەستگیر کراوان لە گرتوخانە ماونەتەوە لە حیجزا ماونەتەوە بەبێ فەرمانکی دادوەری بەبێ ئەوەی کە مافی گرتنی یاسایی گرتنی پارێزەریان هەبێ ئیشکالە گەورەکە ئەوەیە ینی ئەمانە نەوەکانیان دەبن بەڕاستی وەکو بڵێ مادەیەکی خام بۆ ئیرهاب بۆ لادانی کۆمەڵایەتی بۆ لادانی سلوکی کێشەکە چارەسەرکەن با نەگەینە نەتیجەیەکی وا ئەم مفرێدەی ڕاستکەنەوە ئێمە هەمومان ئادەمی زادین بەڵام چەندمان مرۆڤین مرۆڤین وەکو ماڤ مرۆڤین وەکۆی کە قسەکەم من کە مافم هەیە ئەوسا دەتوانم بۆکو مرۆڤ مامەڵە بکەم بەڵێ بەفیقان وەڵامی پرسیارەکان دەمچکەم لە دوو وەڵامە لەبەرەوە ئەوەی کە پەیوەندی با گروپی مانگرتوانی کە مندامانەوە هەموو تقریبن شتێکە ئەوەشی مافی مرۆڤ شتێکیە هەوڵێم لە دوو وەڵامە وەڵامیان بمون بۆ گروپی مانگرتوان بە حەقەت بەفرین هەتا سەر ئێسقان داکۆچیکاری مافەکانی ئێوەیە و پشتگیری هەموو داوەڕەوەکانتانەکەم ئەوە شتێکی دەستوری ئەوە یاساکار پێکراوەکان ئەوە یاسا ئاسمانیەکان ئەوە یاسا دانراوەکانە کە داکۆچی لە مافەکانی ئێوەکات کە ژیانێکی شایستە و کەرامەتمەندانە بۆ کەسانی خاوەن پێدەویست تایبەت ئەبێت دابین بکرێت ئەوە شتێکی حاشا هەڵ نەگرێت بەڵام
نابێ حکوومەت یان وەزارەتی تایبەتمەند بە شێوەیەکی گشتی تۆپەکەی بخاتە ئاراستەی پەرلەمانی کوردستانەوە بڵێ ئەوە پەرلەمانە مەسەرەن یاساکە هەموار ناکە یان بودجە عاید بە پەرلەمانە لە پەرلەمانەوە پەسەند دەکرێت بۆیە من فڵانە داواکاری جێبەجێ ناکەم بەڵکو ئەرکی ئەوە دەست بەجێ وەڵامی ئێوە باتەوە دەست بەجێ وەڵامی ئێوە باتەوە لەبەرەوە بودجە ڕاستیەتە پەرلەمان لە پەرلەمانەوە پەسەند دەکرێت خۆناڵ لە بەشی کەم ئەندامان لێرە ئەوەندێ ئەو قەول بدات بۆی کە کێشەکانان چارەسەرەکان لە پەرلەمانی کوردستانیشەوە بودجە تایبەتی بۆ دیاریەکرێت لە هەمان کاتا داواکارەکانتان جێبەجێ بکرێت ژیانی شایستتان بۆ دابین بکرێت مش لەگەڵتانە ئەو موچەی کە ئێوە هەتانە بەشی ژیانی ئاسایی ناکات وەزئی بازاڕی هەرێمی کوردستان ئێمازانی چۆن و چۆن نییە بۆ ئەو کولیژنی مافی مرۆڤیش ئێمە بەرنامێکی ڕاستە خۆمان هەبوو کاکە یادگار لە کەناڵی پەرلەمان سەبارەت بە سەردانێکمان بۆ دەری وڵات هەر بە تایبەت بۆ وەزئی جینۆساید وانە یەکێک لە بەڕێزان پەیوەندیان پێوە کردیمتیان سەردانمان بکەن سەرۆکی لیژنە بە نوێنەرایەتی هەمومان قەولیا هەر لە بەرنامە ڕاستەخۆکە وتی من بەیانیەمەوە سەردانتان ئەەکەم بە ناوی لیژنەوە هاتۆ سەردانی کردوون و تا سەر ئێسقانە و لیژنەش ئێمە داکۆکیکاری مافەکانی ئێوەین مافەکانیشتان بەڕەوە ئەزانی بەڵام پێویستە وەزارەت کاروباری کۆمەڵایەتی حکوومەت بە شێوەیەکی گشتی وەڵامی جدی بۆ ئێوە هەبێت دەستیتان پێنەکە وەڵام من گلەیان لێ ئەەکەم من کاکە یادگار من گلەیان لێ ئەەکەم ئەوەی کاڵێ ئەمە ئیشی پەرلەمانە بە یاساکان بۆ هەموارکە ئەمە ئیشی پەرلەمانە تا بودجە ئەچێ بودجە پەسەند دەکرێت داواکارەکان جێبەجێ ئێمە لە چاودێری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێمە ژیانێکی شەرەفمەندانە موچەیەکی وایان هەبێەوەتان لە قسەکان ئاماژەیان پێداوتی کەمەندامێک دەستی بە سوالکردن کردووە بەس بۆ خانۆکەی بە بە حەقەت داواکاری ئەوان داواکارێکی یاساییە بەڵام کە قسێتە سەر هەموارکردنەوەی یاسا هەموارکردنەوەی یاسا خۆ بە ڕۆژ و تووڕۆژ هەموار ناکرێتەوە وایە نا بە هەمان شێو مەسەلەی بودجە و پارە ئەوانە بۆ تۆپەکای خاتە ساحی پەرلەمانەوە بڵێ وەڵا بودجە بێ لە پەرلەمانەوە پەسەند بکرێت کاکە قەولیان باتێ ئیشەکانیان بۆ چارەسەرکات ئێمەش دیفاعی لێکەین لیژنەی کاروباری کۆمەڵایەتی هاتوتە سەردانیان من هاوکارم کاک عەبدولسەلام ڕێز و حورمەتم بۆ هەیە من نازانم باگراوندی قسەکەی چێ و ئێستش لە ئێوە ئێبیسم نازانم باگراوندی ئەو قسەی ئەو لە شتێکەوە قسەی کردووە نازانم بەڵام ئەوە خۆی باوەڵام باتەوە بەڵێ خۆی وەڵام باتەوە بڵین بەو شتەی کە لەسەر بەو پارچە پەڕەوەی کە لەسەر سنگیانە هیمانگرتووانە گروپی مانگرتووان نەهێشتۆ بچنە ئەبێ جەنابیان وەڵامی ئەو نووسراوەی کە بە ئێمەیان ئاراستە کردووە ئێستا کە لە کۆبوونەوەکە دانیشتین تکە لە کاک عەبدولسەلام بەروایی وەڵامێکی ڕوونی بۆ ئەم برادەرانە هەبێت زاینەتی پشتەوەی قسەکردنی لە دڵگرانکردنی گروپی کەم ئەندامان چییە بەڵێ ئەوەی تایبەتە بە مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ئێمە ئەگەر ڕابردووی گەلی کورد بە بێربێنینەوە ئەنی هەتا سەر ئێسقان گەلی کورد غەدری لێ کراوە شۆڕژی کردو قوربانی یاوە جینۆساید کراوە توندوتیژی لە کۆمەلگاکەیە هەبووە بێگومان بە بێگومان ئەم توندوتیژی و کۆمەلگای پاشەڕان تەسیراتی هەیە لەسەر کولتوری کاری سیاسیمان بۆیە ئەگەر کۆمەلگاکەشمان کەم و کورتێکی هەبێت ئەگەڕێتەوە بۆ باگراوندە توندوتیژی کە بەرامبەر بە میلەتی کورد کراوە ئێستش لە کۆمەلگای ئێمەدا ڕنگدانەوە هەیە بۆیە بە شێوەیەکی گشتی ئێمە ناتوانین هەروە بە شێوەیەکی هەڕەمەکی خێرا خەریکی تەرتیبکردنی ئەم بابەتانە بین بەڵکو قۆناغی ئەوێ هەرێمی کوردستانش قۆناغێکی ناوە بەڵام هەر لە سەرەتای بەرنامەکە وتم دڵخوازی هەموو لایەک نییە 100% بەڵام ئومێدمان لە چاکردنیشی هەیە بە هەوڵ و تێکۆشانی خراوەکانی کۆمەلگای مەدەنی چالەکانی مافی مرۆڤ دوای جارە ماڵم پەرلەمانی کوردستان هەموو ئەو ئینسانە بەڕێزانە کە لێرە دانشم بەڵام من گلەیەکش لە جەنابتو لە بەرنامەکەکەم وەکو وەفدە کوردستانەکان کە ئەچن هەموو هەر وەفدی پیاوانێ ژنیتیانە میوانەکانی بەڕێزیشت هەر لە پیاو پێک هاتووە ئومێد دەکەم بەرنامەکانی هەر بۆی زۆر بەخێرایی وەڵام بەوە ئێمە کاتێک پەیوەندی بە جێگاکانەوە ئاکەین بۆ ئەوەی میوانیان هەبێت لە بەرنامەکەیە ئەڵێن چەند کچەنێرن ئەوەندە کوڕ بنێرن بەڵام ئەوە گلەی ئێمەش لە خانمانە کە ئامادەنین لە بەرنامەکە یەک بەڕێز زۆر سرنجی ڕاکێشام ئەڵێ ماف ئەدرێت ئەسەندێت وەڵام من ئەڵێم ماف نەسەدەقەیە نەخێراتە بدرێت بە کەس ئەوە مافی ئینسانە و ناوی خۆی بەخۆیەتی پێناسەکەی کاکدانا کاتی بەرنامەکە تەواو بۆ زۆر بە کورتی دو قسەی خۆ ئەرکی باشکردنی دۆخەکە ئێمە خەون بە ئایندەیەکی باشەوە بینین وەکو کەسێکی گەشتبین باوەڕم وایە ئەرکی باشکردنی بارودۆخەکە و کۆتایی هێنان بە پێشێلکاریەکان لەم چەند ڕۆوە بێ ئەرکی دەسەڵاتەکە خەمیشی گەورە بخوالەوەی ئەم دەستەیە ئەکتیف کایە بەدیلێکی بۆ دروستکاوە یاساکان هەموار بکاتەوە وەگرتن و ئەشکەنجەدان لە دەستی ئاسایش بسەنێتەوە بیا بە کەرتەکانی پۆلیس بە دیوێکی ترا پارتەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە ئەرکی خۆیانی بزان نەمە خەمی ئینسانێکە خەمی فەوتانی پارچەیەک
جل و کەلوپەل نییە کە ئەمە لە دوای تەوابوونی دەوامی تر بخێتە جانتاکەتەوە ئەرکی ڕاگەاندنەکانە کە وشیاری مافەکانی مرۆڤ بڵاوکەنەوە و مرۆڤ سەنتەری دابنێن و مرۆڤ سالاری بکەن بە جزئێکی گەورە لە بەرنامەکان. تابکە خاندووە قسەی خۆت. بەڵێ هەروەکو کاکەوتی کە ئەرکی دەسەڵاتەکە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشتر بکە بە حقیقەت من ئەڵم ئەمە بەتەنیا دەسەڵات ناکرێ ئێبێ هەمومان هاوکار و هاوخەمی ئەم ڕەوشە بین و هەر تاکێک لە ئێمە لێرە بەڕاستی تاکێش بە دەرنیە لە لەپرسایەتی لە ئەنجامدانی سەرپێچی لە سەر مافەکانی مرۆڤ پێویستە چونکە ڕەوشی باش ینی باشترکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ تەنها بە دەستگایەک ناکرێت بە دەستێک ناکرێت بە کۆمەڵێک کەسێک ناکرێت بۆیە پێویستە هەمومان بەشداربین لەم پرۆسە گرنگە لەم پرۆسە مرۆڤانەیە لەلایەکشەوە من ئومێدم کە ئەمە دوادانیشتن بێ لەسەر ئەوەی کە ئێمە جارێکی ترکێ دێنەوە سەر دەستگاکانی ڕاگەاندن ئومێدی ئەوە نەخوازین کە دەستەکەمان کارا بکرێت ئومێدی ئەوە نەخوازین کە یاساکە بەو شێوەی وەکو ئێستا هەیە جێبەجێ بکرێ و جگە لەوەش بەڕاستی من یەک تێبینی بچوو ئەگەر هەبواڵێ لەسەر راپۆرتە نێودەوڵەتەکان من بەڕاستی ئەڵێم کە کاکەوتی راپۆرتی نێودەوڵەتەکان باشترین پێوەرە بۆ پێوەرکردنی ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە دوایان راپۆرت کە ئۆفیسی مافی مرۆڤی یونامی دەری کردو بەڕاستی من ئەڵێم کە بەڕێوەبەری گشتی پاراستنی مافی مرۆڤ ئەگەر من راپۆرتەکەم بنووسایە لەوانەیە تونتر بنووسایە ئەوەندە باش نووسراوە کە بەڕاستی ئێمە دووسێ جار خوێنمانەوە وەکو ستاف تێبینێکی زۆر کەممان هەبوو لەسەری بەو پێ ئەگەر راپۆرتە نێودەوڵەتەکان پێوەربێ بەڕاستی منەڵام ڕۆژی مافی مرۆڤ لە کوردستاندا زۆر دو قسەی خۆت زۆر بکەیت. من هیوادارم کە دەسەڵات یان بڵێن سڵتەی تەنفیزی بتوانێت بە باشتر ئیش بکات و گوێ لە ڕێکخراوەکان بگرێت کە لەو راپۆرتانی کەیکەین بەڵام ئێستا ئێمە کە وەکو ڕێکخراوێکی ناوخۆیی هەر ئیشێکەکەین بەڕاستی ئەگەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی پاڵپشتمان نەبێت بە زەحمەت ڕێگەمان پێی رێ سەردانی سژنەکان بکرێت و چاودێرە ڕەوشی مەحکەمە و زیندانیەکان بکەین. یەکێکی تریش لە مشکلەکان کە هەیە کە هەمووی ڕۆڵی سەرەکی ئەبینێ لە جێبەجێکردنی پرەنسیپەکانی مافی مرۆڤ بۆ مافی مرۆڤ دەسەڵاتی دادوەریە لەبەرەوەی دەسەڵاتی دادوەری نەبووتە دەسەڵاتێکی سەربەخۆ هەستی پێ بکرێت و تا ئێستا پاشکۆیە بۆ زۆربەی ئیشەکانی دەکرێتەوە بۆ دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی سەربەخۆی نییە جگە لەوەی دەسەڵاتی سیاسی دەبێ پاڵپشتی سەربەخۆی دەسەڵاتی دادوەری بێ بەڵام بەداخەوە لێرە بە پێچەوانەوەی. زۆر سپاس زۆر سپاسی تەواوی میوانەکانی سەر مێزەکەکەم سپاسی ئەو میوانە ئازیزانەکەم کە ئەمڕۆ بە تایبەت لە بەرنامەکە ئامادە بوون و ئەرکیان کێشە هیوادارین ئەم بەرنامەیە وەکەوەی هەوڵێک بوو بۆ تیشخستنە سەر مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان ئاگایان لە بەرنامەکە بێت و ئەوەی لە سەریانە بیکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت دەستان خۆش بێت.